نەمدەزانی کە عاریف و خواناسێک نەخۆش دەکەوێت چۆن لە مەولا و پەروەردگارەکەی دەپارێتەوە. تا شەوێک نەخۆشی ناچاری سەر تەختەی نەخۆشخانەی کردم. لە تەنیشتم پیرێکی ڕدێنسپی خواناسی دەم بە زیکر کەوتبوو. لە نیوەی شەودا وای گومان دەبرد کە من خەوتوم. کەوتە نزاکردن. چ نزایەک! چەند خۆش بە نزاکەی سەروەرمان نزای دەکردەوە. ئەو نزایەی لە هیجرەتی تائیف کردی کە ئازاری بەردبارانکردن تەواو ئێشی پێگەیاند بوو. لاشەی خەڵتانی خوێن بوو. تەنانەت کەوشەکانی پڕ بوون لە خوێن. گوێم لێ و خواناسە نەخۆشەکەی تەنیشتم بەدەم ناڵەوە ئاوا دەکڕوزایەوە و دەپەڕایەوە. پەروەردگارم، من شەکوای خۆم بۆ لای تۆ دێنم، شەکوای لاوازی و نەخۆشی و ئازار، بیکە بە خاتری گەورەیت زەلیلی بەردەستی کەسم مەکە ئیلاهی. ئەی ئەو زاتەی شیفادەری نەخۆشانی، یا ئەڵڵا. مەم سپێرە بە هیچ کەس جگە لە خۆت، نە دۆست و نە ئەخیار، لە کاتێکدا کە تۆ پەروەردگاری نزیکی منی. یا ئەرحەم الراحیمین، ئەگەرم نەخۆشی و ئازار و ناڕەحەتیم غەزەبی تۆ نییە، بە گەورەیت قەسەم باکم نییە، بەڵام شیفای تۆ خەڵاتێکی بێوێنە و گران بەهایە ئیلاهی. پەروەردگارە، هەزاران جار پەنا دەگرم بە نووری ڕوخسارت کە تاریکیەکان ڕووناک دەکاتەوە. پەنا دەگرم بە دەسەڵات و هێزت، حاڵی دنیا و دوا ڕۆژم چاک بکە ئیلاهی. لێرە ئەم ئازارم لێ دوور خەرەوە و لەوێش بینینی ذاتی خۆت و ڕەزامەندیت و بەهەشتەکەتم پێ عەتا بفەرموو یا ئەڵڵا. یا ئیلاهی، ئەگەر ئەمە خەشمی تۆیە من تەوبە ئەکەم و پەشیمانم، بەرگەی خشمت ناگرم لەسرم لا ببەیە ئەکرەمەل ئەکرەمین. ئەوەندەم بژێنە کە بتوانم تۆ لە خۆم ڕازی بکەم. ئەوەندەم ژیان دەوێت کە ئەم دڵ و ڕۆح و جەستەیەم وابەستەی تۆ ببێت. ئەوەندەم دەوێ بژیم کە بۆنی شوێن پێکانی محەممەد پێغەمبەری ئازیزم بکەم صلى الله عليه وسلم. ولا حول ولا قوة إلا بالله. ئەو نزای دەکرد و دەگریا، بەڵام من سێڵاو لە چاوەکانم هەستا بوو. دەمودەی خوایە گیان، ئەم نزایانە چەند دەخۆشن، چەند لە دڵێکی خاشی عەوەتەر دەچن، چەند ئەم دوعایانە بۆنی ئازارەکانی سەروەرمانیان گرتووە، چەند دەبنە شیفا بۆ دڵ. هەموو کەس نەخۆش دەکەوێت، بەڵام هەموو کەس زمانی نزای نییە. هەموو زمانێک تەڕ و پارا و نییە بە زیکری ئەڵڵا. پەروەردگارە، ئەگەرم ئازارم غەزەبی تۆ نییە، بە تۆ قەسەم گوێی پێنادەم. ئەڵڵاه ئەڵڵاه لەو شیرینیە، لەو دۆستایەتی ڕاستەقینەیە، لەو بەندایەتی باڵایە. منیش هێواش دەبەرخۆمەوتم پەروەردگارە، سوپاس بۆ ذاتی پاکت وەک زمانی عاریفەکانت پێنەبەخشیوم. بە قەدەری جوانت بۆ ساتێکیش بێت منت کردە دراوسەی دۆستێکت. ئەو نزایانەی کە ئەو بۆ خۆی کرد، تو گەورەی خۆت منیشی لێ بێ بەشنەکەی یا ئەڵڵا. خوایە گیان، ئێستا دروست ئەو ساتە هاتە بەرچاوم کە خۆشەویستەکەت محەممەد بەدەست نەفام و بێباوەڕ و هەرزە و بەدگۆکانی تائیفەوە چەند ئازاری چەشتووە. دەبێت بەردەکان چەند دەجەستەیان شکاند بێت، دەبێت چەند ویست بێتی زووتر لە دەستیان قوتار ببێت. لە کاتێکدا ئەو زاتە تەنها ویستویەتی پەیامی مبارەکی تۆیان پێ بگەیەنێت. سەرڕای ئەو هەموو ئازارە ئەو تەنها خەمی ڕەنجانی تۆی هەبوو، نەک شتێکی تر ئیلاهی. خوایە گیان، ئیتر من چۆن لە ڕوون بێت دەنگ بەرزکەمەوە و باسی دەرد و ئازاری خۆم بکەم. لە کاتێکا دڵنیام کە سەروەرمان دەفەرموێت لكل داء دواء، بێگومان تۆی پەروەردگاریشمان باشترین شیفادەری ئێمەی یا شافی. ئێستا من بەدەست دەردێکەوە دەناڵێنم کە لە چاو ئازاری خۆشەویستەکەتدا هەر هیچ نییە هیچ. بۆیە خوایە گیان، داوات لێ دەکەم تو گەورەی خۆت و ناوە پیرۆزەکانت لێم ببوورە یا ئەڵڵا، لێم ببوورە یا ئەڵڵا. سمارت وەرچەرخانە.